سەرڕای ئەوەی نەورۆز واتە دەشت و دەر و سەیران و چوونە دەرەوە، بەڵام ڤایرۆسی کۆڕۆنا و مەترسی بڵاوبوونەوەی زیاتری دەرکردنی ڕێنماییەکانی هاتوچۆی هەرێمیش وای کرد کە هاوڵاتیان تا ئاستێکی باش پابەندی ئەو ڕێنماییانە بن و لە کوچە و کۆڵان و شەقامە سەرەکیەکانی هەولێر و باخچەکانی نزیک ماڵی خۆیان بمێننەوە و شەقامەکانی هەولێریش بە چۆڵی دەبیندرا. بینی یەکێک هەیتی تو نازانێت چە قەرەبارغشی لە قەرەبارغی لێ دەگری و دێەوە مارمداریش تووشە بینازانین وەزع کەسی بەسەر دێ تێگەی ئەگەر عالم لە مارە بی گەلک باشە ئەگەر عالم لە مارە بێ بەرکەوتە بی وەلی عالم لە زادانەکەوی ینی عالم پێڕاناگە عالم لە زادان میتەکەوی بەخۆی دانیشتن لە ماڵەکانی خۆیان چارەسەری دەرمانی ئەو ڤایرۆسەیە. خەرک ڕێمایەکانی تەندروستی و وەزارەتی ناوخۆ تەطبیقکە هەموو لەوە بەرژەوەندی هاوڵاتیانە. دەبی وە بکەی زاڵی مەسە نەفسی خۆمان کە خەڵک لە ماڵە دانیشت پێویست بێتە دەرێ نەک بۆ خۆشی بێتە دەرێ ڕۆژی خۆشی نییە ئەوڕۆ ئەگەر بتێ خۆشی بکەی ئەوانە لە ماڵە دانیشە و چاوەڕێی خەبەری باش بۆ لە کەناڵەکان و مەسەلەن بەشێک لە وڵاتیان بە تایبەت کاسبکاران بەهۆی خراپی باریدارایی گوزەران و ژیانیان دەڵێن ڕێنماییەکانی حکومەت شتێکی باشە بۆ خۆپاراستن لەم نەخۆشیە و ڤایرۆسە، بەڵام ئێمە بەهۆی سەختی بار و گوزەرانمان بۆ پەیداکردنی نان و بژێوی ژیانمان هەر لە دەرەوەین. وەڵی ڕاستی ئەوڕۆ نەورۆزە ڕۆژەش پیرۆزە بەس داوا لە هاوڵاتیان دەکەین نەچن دەرەوە ینی پابەندی ڕێنماییەکانیش بین داوا لە حکومەتی هەرێمی کوردستانیش دەکەین بڕیاری دەرکاتن بۆ کەسانێکە کرێچینیان خاوەن کرێنە یان شتێکیان بۆ بکەنە و کرێ نەداتن چکە خەڵکەش زۆر لە ماڵێ دانیشتووە ئیشکاری نەماوە ئەو کرێداتن یانی ڕەنگە بۆی زەحمەت بێتن. خەرکەکە شتێکی باش ئێستا لە مارەیە حکومەت شتێکی باشی کە دێدانی ئەو ڕێماییانە حکومەتی جێبەجێ بکەن دەبی ئاورەکی لەو فەقیر و فەقەراتەی بداتەوە هەیە ئێستا کابرا 2000 نیە لە مارێ خەچکاتن 19 ڕۆژە لە مارەیە. وەڵڵاهی ئەوە دەکەوێتەوە سەر خوای گەورە خوای گەورە چۆنی بینی هەروە دەبێ بەران دیارە پارێزگاریش باشە خوای پێغەمبەر فەرموویەتی پارێزگاری شکاو بکەن دا ئەگە پارێزگاری بکەی باشە. نەورۆز جەژن و هێمای کوردایەتی و ئاشتەواییە، ڕۆژی پۆشینی جلی و کوردی و خواردنی کوردەواریە، بەڵام ئەمساڵ ڤایرۆسی کۆڕۆنا هەمووانی لە بەردەرگەی ماڵ و لە کوچە و کۆڵانەکان و لە نێو چوار دیواردا هێشتینەوە. وەک پزیشکانیش دەڵێن مانەوە لە ماڵەوە پارێزگاریکردنە لە خۆت و دەور و بەرەکەت. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.